لسر پرسه هجای محمود حیانی سرکرده هف پیمانی فتح جای بغداد میوان منه هجای محمود تو گلک خیراتی کردستان 24 هین چه چاورت کن آیا چارچوبه هماهنگی دوان یک دو روزان داده بشتن ناکوکین خول سروان 5 پستن وزاری سیادی اکلاب کت و ناوین کاندیدن خو پیشکشی علی زیدی بکت بسم الله الرحمن الرحيم بداية السلام عليكم خدای گەورە و میهرەبان لە سەرەتادا سڵاو لە ئیمان خان و لە کەناڵە بەڕێزەکەتان لە ڕاستیدا هێشتا دانوستانەکان بەردەوامن کۆبوونەوەکان بەردەوامن بۆ دەستنیشانکردن و یەکلایکردنەوەی کابینەی وەزاری بەڕێز عەلی زەیدی هەر چەند ناکۆکی هەیە بەڵام هەموو دەتوانین بڵێن کە کۆسپە گەورەکان لابراون سەرۆک وەزیری ڕاست پێردرا و بە پاکێجەکەیەوە دەچیت بۆ پەرلەمان کە بە گوێرەی دەستوری عراقی پێویستە لە ماوەی مانگێکدا کابینەی وەزاری یەکلایی بکرێتەوە و ئێستا دەتوانین بڵێن کە زیاتر لە نیوەی کابینەکە ئامادەیە بۆ یەکلاکردنەوەی بابەتەکە بەر لەوەی ماوە دەستوریەکە کۆتایی بێت ئەمە ئاماژەیەکی باشە هەروەها ئێستا وەک پێویستە لە پەرلەمان دەنگی پێ بدرێت بۆ ئەمەش پێویست بە نیوەی زیاتر لە نیوەی وەزارەتەکان دەکات و ئەمەش ئامادەیە و پێویست بڕیارە ڕۆژی پێنجشەممە ئەو کابینە ببرێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێت و پێویستە دەنگی نیوە زائید یەک هێژای حەیانی جەنابێ هەوت بێژیت پێویستە یانجی زانیارینە حتا ڕۆژە پێنجشەممەیە دێ دەنگ لەسەر کابینە عەلی زەیدی هێتەدەن نە کابینەیە هەمیە بەڵام نیڤە کابینەیە زانیارینە یانجی پێویستە شوف قلت لك سيد كابن بيم قلتي اگر دەنگدان لەناو پەرلەمان هەبێت ئەو هەتا ئێستاش سەرۆک وەزیرانەکە ڕاست پێدراوە هێشتا متمانەی بەدەستێنەوە و من هیوادارم کە بەهۆی شارەزای ئابوووریەکەی بتوانێت دەنگی لەسەر بدرێت و پشتیوانیەکی نێودەوڵەتی و هەرێمەتی و ناوخۆیشی هەیە و گوێشمان لێ بووە کە هەندێک لە پەرلەمانتاران سەردانی ماڵی قودایان کردووە ئەگەر ژمارەی پێویست نیسابی یاسایی بۆ دانیشتەکە ئامادە نەبن بۆ بەدەستێنانی متمانە بە دڵنیاییەوە کێشە دروست دەبیت و لەوانەیە جارێکی دیکە کەسێکی دیکە ڕاست پێدرێت بۆ پێکەنانی حکومەت بەڵام تا ئێستا تا ئەم کاتە من دەڵێم ڕۆژی دووشەم یان سێشەم بە گوێرەی زانیاریەکانی من ئەوە یەک لە دەکرێتەوە واتە سبەی یان دۆزبەی تۆ دەبێژی سبەی یان دۆز بە دەمەکیدایە ژە ئەڤروکە هەفدە ڕۆژ دەما دەستوریمانە و عەلی زەیدی بکار بیتن بشێتن سوندا یاسایی لە پەرلەمان بخۆت و کابینەیە خۆڕا بگەینیتن بەڵام پرسەکە دی هەیە ناکۆکیین ناو چارچوبەیە هەماهەنگیە لەسەر 5 پۆستên وەزاری وەزارەتên سیادی دهێنە چ معنایە دوی دەمیدا یعنی ئەگەر ئەو وسا ناکوک شیانە کەسێکی بۆ پۆستێ سەرۆک وەزیران ڕاستپێرن بۆچی نەشێن 5 کەسە بۆ پۆستên ویزاری هەڵبژێرن یان ژیاڤە هێجەتێکی حتا جهێ عەلی زەیدی کەسێکی دیدانن با پێت بڵێم نەکەوتیەکان بۆ ئەوە نییە کە کەسێکی دیکە ڕاستپێرن بۆ پێکێنانی حکوومەت وەک خۆشە دەزانیت ئەم شتە یەکلایی کرایەوە بەڵام ئەو نەکۆکیانن کە هەن لەسەر شایستە و بەرکەوتەی هەڵبژارنەکانن و هەر یەکێک دەیەوێت کە دەستکەوتی خۆی بەدەست بهێنێت لە ناو چوارچەوەی هەماهەنگیش هەمیشە دەزانین کە وەزارەتی نەوت
کێشەی لەسەر بووە بەڵام کێشەکە ئەوە نییە بۆ ئەوەی وەکو پاساوێک بەکار بهێنرێت بۆ ئەوەی کەسێکی دیکە ڕاست پێدرێت بەڵام ئەوەیە هەر لایەنێک دەیەوێت پشکی خۆی بە گوێرەی بەرکەوتەی هەڵبژاردن بەدەست بهێنێت و بینیمان عەسایب ئەهل الحەق ئەوان پشکی خۆیان هەبوو و دەزانی هەندێک ناکۆکی لە نێوان بەڕێز حاکیم و بەڕێز سوودانی و بەڕێز مالکیدا هەیە و بە بڕوای من هەروەها وەزارەتی داراییش لە کاتێکی نزیکدا بۆ یەکێک لە شیعەکان یەکلایی دەکرێتەوە چونکە بەرکەوتەی ئیتاری تەنسیقیە هەروەها بۆ پێکەتەی سنەش بە هەمان شێوە ناکۆکیەکان ڕاستە کەمترن هەروەهای بۆ برانی کوردیش هیچ ناکۆکیەک نییە لەسەر وەزارەتەکان بۆ لەوانەیە ئەوەی بە گوێرەی زانیاریەکان وەزارەتی ژینگە بە سەروە عەبدولواحید بدرێت بۆ نمونە بە نوێنەرایەتی نەوەی نوێ بەهۆی ئەو هاوپەیمانەیە کە لەگەڵ یەکێتی کردوێتی بە بڕوای من نزیکە خەریکە دەتوانین بڵێن کە برانی کورد خۆیان یەکلایی کردوتەوە بەڵام لە ناو چوارچەوەی هەماهەنگی دەماوەتەوە لە چوارچەوەی هەماهەنگیش ناکۆکیەکان لەگەڵ پێکاتەکانی دیکە نییە باڵکو لە ناو خۆیانە هەر یەکێک دەیەوێت هەروەها بەڵام ئاو قسانێک کە باس لەوە دەکرێت کە ئەمە کێشەیەکن بۆ ئەوەی کێشە بۆ حکوومەتەکەی کابینەکەی علی زەیدی دروست بکرێت بۆ ئەوەی کەسێکی دیکە لە شوێنی ئەو ڕاست پێدرێت ئاما دوورە لە ڕاستیە بەڵام وەک پێشتریش باسم کرد و دووپاتم کردەوە هەر لایەنێک دەیەوێت بەرکەوتەی خۆی بە زیادەوە بەدەست بهێنێت لە ناو چوارچەوەی هەماهەنگیش چەند پێکاتێک ڕاستە چەند کوتلەیەکن هەر چەندە هەمویان سەر بە پێکاتەی شیعان هەروەها سەرۆکوەزیران سەرۆکۆمار پێویست ناکات کە دەنگیان هەبێت یاخۆت باشە هێژەیە حەیانی تا چه زانیاری هەنە لەسەر پۆستی وەزارەتە دارایی عێراقی ناوێ تەیف سامی تێتن دیگەل محەممەد ساحب دەراجی ئایا کێشان زێدەترە؟ سیرکە خوشکی بەڕێزم تایف سامی بە ڕاشکەوانە ئەزمونێکی باشی هەبووە لە ماوەی من تەنیا باسی ئەو کاتەی ناکەم کە 4 ساڵ وەزیر بووە باڵکو زیاتر لە 20 ساڵانە وەزارەتی دارایی کار دەکات باڵام بە گوێرەی داخوازی هەندێک لایانی سیاسی و برانی دیکەی سیاسی هەروەها لە هەندێک حاڵەتدا تەنانەت ئەمریکاش پشتیوانی لەوە دەکات کە وەزیرە خاوەن ئەزمونەکان لە شوێنی خۆیان ببێنەوە باڵام بەهۆی داواکاریەکان وا باشترا بە بڕوای من کە دەور و تەسلیم بکرێت واتە ئاڵوگۆڕی پۆستەکان بکرێت من پێم وایە کە تایف سامی چانسی باشترە لە وەزارەتی دارایی بەڵام هەندێک کاندیدی دیکەشمان هەن لەوانەیە هەندێک هێزی سیاسی هەوڵ بدەن کە کەسانی دیکە بۆ کاندیدی خۆیان ببان و وەزیری ناوخۆش ئەوە بووەتە دەسەڵاتی سەرۆکوەزیران خۆی دیاری دەکات و هەندێک ئەو وەزارەتە ناسیادیەکانی دیکەش ئەوانە کوتلە سیاسیەکان خۆیان لەسەری ڕێککەوتن باشە هێژەیە حەیانی بلا پرسا دمەهەیە ئەڤە بیتن بۆچی قەعانی هاتە بەغدا لەگەڵ کێ کوم بوو دەبێدەمە هەستیاردا کومبوونەوان لەسەر چ بوو دەبێژن ممکنە هاتناوی هوشداریەک بیتن یان ژی پێکینانە حکوومەتە نوێی عێراقی دەرەنگتر بکەویت ئایا ئەوە ڕاستە؟ ئەگەر پرسە خۆ دووبارە بکەیت قەعانی هاتبوو بەغدا چێ لەگەڵ کێ کوم بوو ji ber çi hatiye aya hatinaوی هیچ پەیوەندی بە گیرروترکردنا پێکینانە حکوومەتە عەلی زەیدی بە هەبوو؟ ئێران لە لای خۆیەوە بە هیچ شێوێک دەسوەردان لە پێکێنانی حکوومەت ناکات لە حکوومەتەکانی
ڕابردووشدا ئەگەر دەستوەردانی بکرد بواە ئەوە دەیتوانی کەسێک بسەپێنێت بەسەر حکوومەتی عێراقدا و لەوانەیە ئەگەر بە نزیکی ئەوەش بووایە کە ئێران بتوانێت دەستوەردان لە کاروباری ناوخۆی عێراق وەربدات لەوانەیە ئەو کات نووری مالیکی ببوایە چونکە هەمومان دەزانین نووری مالیکی لە ئێرانەوە نزیکترە و پێویستە ئەو کەسێک کە دەستنیشان دەکرێت پێویستە جێگە ڕەزامەندی هەموو لایەنەکان بێت هەم عێراق و هەم ئەو هاوپەیمانانەی کە عێراق هاوسەنگی لە نێوانیاندا دەپارێزێت چه ئێران بێت یاخۆت ئەمریکا و پێویستە دیدگای سیاسیش پاڵپشتی لێ بکات بە تایبەت چوارچێوەی هەمانگی و ئێمە بینیمان کە لە ماوەی 6 مانگدا یەک کاندیدمان نەمانتوانی تێپەڕین لەو 6 کاندیدەی کە پێشنیاز کرابوون و قەیرانێکی زۆر هاتە ئارەوە و هەروە بەڵام توانیمان لەو چەقبەستە سیاسیە دەرباس باشە سپاسێتت کەم هێژە محمود حەیانی سەرکردە هەفتەی مانیە فەتەدا عێراق ناکات و گەلێک سپاس.